ئەوەی ڕوون و ئاشکرا تورکیا باشکرا سیاسەتێکی هەیە، سیاسەتەکەی هەم فراوانخوازیە و هەم دژایەتیکردنی هەموو بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی گەلی کوردە. ئەم سیاسەتەی تورکیا لەلایەکەوە پەیوەندی بۆ دژایەتیکردنی پێکاکا هەیە بە حسابە و شەڕی خۆی هەر بەردەوامەکە، لەلای کەشەوە پەیوەندی بەو سیاسەتە فراوانخوازی تورکیا هەیە کە لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان و لە تەواوی ناوچە بڵێن وڵاتە عەرەبیەکان هەیەتی. تورکیا بەم لەشکرکێشی ئەوێت لەلایەکەوە مەسەڵەن بە هەم دەسەڵاتدارانی هەرێمی بڵێ هەم بە عێراقی بڵێ هەم بە نێودەوڵەتی بڵێ کە ئەو هێزێکە و لەم ناوەیە پەلامار هەیەت و لەلای کەشەوە ئەمە بەشێکە لەو سیاسەتە فراوانخوازی تورکیا کە ئەیەوێت هەمیشە جێپێی خۆی لە هەرێمی کوردستان و لە عێراقا قایم کات و دەشێوێت چەندی پێ بکرێت وڵات و خاکی هەرێمی کوردستان داگیر بکات. بەڵام لە هەمان کاتە بەداخەوە کە بڵێن ئەم سیاسەتەی تورکیا ڕوبەڕوویەکی بەهێزی نابینینەوە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێم و لە هەمووشی خەتەرناکتر ئەوەیە کە بڵێن چه عێراق و چه ئەمریکاش بڵێن سیاسەتێکی ڕوونیان نییە بەرامبەر بۆ ئەم لەشکرکێشیەی تورکیا ڕابگرن. ئەمە ڕوون ئاشکرایە بڵێن پێش چەند مانگە لەمەوە پێش وەزیری بەرگری تورکیا لە تویتەری خۆی نەخشەیەکی بڵاو کردوێتەوە، نەخشەی بە حسابی تورکیایە. بڕۆ سێری نەخشەکە بکە بەشێکی زۆری خاکی کوردستان و خاکی ڕۆژاوی کوردستانەوە بەشێکی سووریا و ئەمانە داگیرەکرێت. ئەمانە لە پاش هاتنە دەسەڵاتی ئەردۆغانەوە بڵێن ئەمان خەون بە گەڕانەوەی دەوڵەتی عوسمانی ئۆمانەوە بینین هەموو ئەمانەش لەژێر پەردەپۆشی بە حسابی ئیسلامی سیاسی ئۆماناکەن، بەڵام ئەوان سیاسەتێکی نەتەوەیی فاشیان هەیە هەم بەرامبەر بە کورد و هەم بەرامبەر نەتەوەکانی تر لە هەمان کاتیشتاوان سیاسەتێکی فراوانخوازیان هەیە، یانەوێت تا چەند بۆیان بکرێ ئەم ناوچەیە داگیر بکات. بەڵێن لە باشووری کوردستان و لە خۆراوای کورد لە ڕۆژاوا لە هەمان کاتیشە خۆمە ئێستا تورکیا هات لە کوردستانە نییە کاک، لە سووریایە، لە لیبیایە، لە ئەو هەرێمی ناکۆڕنەی کەرەباخە، لە سۆماڵایە، چۆتە قەتەرەوە. یعنی ئەم سیاسەتەی تورکیا ئەگەر بێت و ڕێگەی پێ نەگیرێ ئەویش لە دوور لایەوە لەلایەکەوە گەلانی ئەم ناوچەیە و لەلایەکەشەوە هێزەکانی جیهان بە تایبەتی ئەمریکا ئەگەر ڕێ پێ نەگیرێ بەڕاستی بەرەو کارەساتی زیاتر و زیاترەوە. مەترسیەکانی ئەوەیە کە بڵێن چەندە بمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان خەتەرە، چەندە پەلامارەکانی زۆرتر بێ خەڵکی ڕەشوڕوت و خەڵکی سیڤیل لە ناوەچێ. لە هەمان کاتیشدا ئەو سیاسەتەی ئەوان کە ئەیانەوێ بڵێن بە بەردەوامی بمێنەوە لە هەرێمی کوردستانە، ئەمە مەترسی و هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر ئەم قەوارەی هەرێمی کوردستان. ئەوان بەپێی سیاسەتی خۆیان ئەوەیان ئەوێت، بەڵام لە هەمان کاتیشە لێرەیە بێت هەم لێک نزیکیەک و هەم لێکتەگەیشتێک لە نێوان هێزەکان هەبێ بە تایبەتی پارتی و پێکاکە، چونکە بەڕاستی دژایەتیکردنی یەکتر لەم ساتەیە باز بە قازانجی تورکیا هەشکێتەوە. لە هەمان کاتیشا بە هەرێمی کوردستان سیاسەتێکی ڕوونی هەبێ بەرامبەر ئەم سیاسەتە نەگریسەی تورکیا.